وێنە کێشە ناسراوەکەی دامێنی قەڵای هەولێرە. کەم کەس هەیە بەم شوێنەدا گوزەر نەکات و وێنەکانی ئەو نەبینێت. ئازاد ڕەشیدی تەمەن 49 ساڵ ناسراو بە ئازاد تەنیا کە لە تەمەنی 14 ساڵیەوە دەستی بەکاری وێنە کێشان کردووە. هەر لە منداڵیەوە خولیا و ئاواتی ئەوە بووە ببێت بە وێنە کێش تاکو بتوانێت وڵاتەکەی بە هەموو جیان بناسێنێت لە ڕێگای پیشەکەیەوە. من ناوم ئازاد ڕەشید حەوێزە، ناسراوم بە ئازاد تەنیا. ئەو وێنانەی کە دەشی کێشم بەڕاستی بە بیر و بۆچونێکی پتەوە من دەیکێشم چکە هیوا و ئاواتی من لە منداڵیەوە هەر وێنە کێشان بووە و جوان و سروشتی وڵاتەکەم وای کرد من بمە هونەرمەندێکی شێوەکار و هەر لە بە هەندێشە یعنی کە دەستم لە کاری وێنە کێشان نەکێشاوەتەوە. پێم خۆشە بۆ سەربەرزی وڵاتەکەشم هەر وێنە کێشێکی بەناوبانگ بم. ڕۆژانە بە بەردەوامی خەڵکی لە تەمەن و ڕەگەزی جیاواز سەردانی دەکەن. لە نێویشاندا کەسانی بیانی و گەشتیار هەن کە وێنەکانی سەرنجی ئەوان ڕادەکێشێت و داوای لێ دەکەن تاکو وێنەیەکی یادگاریان بۆ بکێشێت. بە خۆشەویستی خۆی لە ڕێگای وێنە کێشان بۆ هونەرمەند و شاعیران و کەسایەتیە جیاوازەکان دەردەبڕێ. وەکو خۆی دەڵێ وێنەکان زۆر لام بە نرخون و هەرگیز بۆ فرۆشتن نین. ڕۆژانە خەڵکانێکی گەلێک زۆر سەردانی لای من دەکەن، دێنە لای من بیانیەکان دێن، بابرێن ئیناوەخۆ دێن، ئەزە بابرێن هەتا یابانی، کۆری، هیندی، فارسی، تورکی، عارەبی، یعنی هەرێکێک کە سەردانی شاری هەولێر دەکات کە بەم قەڵای هەولێردا دەڕوا کە چای بە وێنەکانم دەکەوێ دیارە سرنجی خەڵکانێکی زۆرم بەلای خۆم ڕاکێشاوە بەهۆی وێنە کێشانەکانمەوە چکە دێن ڕسمم لەگە دەگرن. ئەو کاتانەی کە دێن یان دەبینی ڕسمی خۆیان لای مندا دێن وێنەکانیان لە بۆ دروست دەکەم. بەسم وێنەکان هەموو خۆش دەوێت. ئەو وێنانەی کە لێرەم داناوە هیچیشی نافرۆشمەوە، یعنی پاش 50 ساڵی کە بێ ئەگە تەمەن بدا ئەو وێنە هەر دەبینی لێرانە فرۆشتن لای من نییە. ئەو لە ماوەی ئەزمموی کاریدا تاکو ئێستا چەندین کەس لە ئارەزومەندانی ئەم پیشەی پێگەیاندووە لە ڕێگایکردنەوەی خول بۆیان و هەمیشە پاڵپشتوهانی ئەو کەسانە دەدات کە حەز و خولیان بۆ ئەم کارە هەیە تاکو ببن بە شێوەکارێکی سەرکەوت و بەهرەمەند. کۆتاوێنەی ئەمڕۆشی وێنەی پێشکەشکار سەعەر ئەدیب بوو کە وەکو دیاری بەخشی بە ئەو. هونەری وێنە کێشان دەگەڕێتەوە بۆ سەردەمی چاخی بەردین کە ئەو کات مرۆڤ وێنەی لەسەر بەرد و دیوارەکان دەکێشا. بەڵام لە ئێستادا هونەرە بۆتە بە پیشە و بەشێکی زۆر لە خەڵکی لە جیهاندا لە ڕێگای ئەم پیشەوە دایانەوێت خۆیان بەناوبانگ بکەن و بەشێکی تریش دایانەوێت بڕێک داهات بەدەست بهێنن. ڕێباز خدر هەولێر.